سەرمای بەچین و نەبوون و گرانی سوتەمەنی ترسێکی زۆری لای هاوڵاتیانی دەڤەری سۆران دروست کردووە لەبەر ئەوەی لە ئێستادا و لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی زستان نرخی بەرمیلێک 140,000 دیناری تێپەڕاند و بەردەوامیشە لە بەرز بوونەوە. وڵا نرخی بە 90 ئەوڕۆ بەرز بووتەوە، نرخی بە 140,000 نرخەکە گەلێک زۆرە. نرخی ئەوە هۆکارێکە شێوەی ئێستا لە بەغدا کەم دێ، ئەوەی ناوە خۆش بەشی ناکە بەشی هاوڵاتی. ئێستاش وەرزەکەی وەرزێکی ساردە ناوچە شاخاوەیە نەسۆران هۆکارەکەوێ نرخی بەرز تەڵەبیاتی زۆرە. گەرچی یەک بەرمیل نەوتی خاو لە بازاڕەکانی جیهان بە 84 دۆلار مامەڵەی پێوە دەکرێت و خاچی هەرێمیش پڕیەتی لە سامانی سروشتی و ڕۆژانە هەزاران بەرمیل نەوتی ژێرخاچی هەرێم بازاڕەکانی جیهان گەرم دەکات. بەڵام هاوڵاتیانی بەشمەینەتی کوردستان ساڵانە بە دەستگرانی نرخی نەوت و بنزین و سەرمای تاقەت پڕوچێنی ناوچەکەیانەوە دەناڵێنن. بەرپرسانی باڵای حکوومەتیش کەمانجی ڕابردوو بانگەشی خزمەت و کوردستانێکی بەهێزیان دەکرد. چەند ڕۆژێک دوای کۆتایی هاتنی هەڵبژاردن بەرزکردنەوەی نرخی بنزین و نەوتیان کردە پێشەچی دیاریەکانی دوای هەڵبژاردن. داواکان لە حکوومەتی هەرێم نەفتم دەتێ نەفتم پێ ناکرێ گرانە ئەمنەوتێ پارم پارەدە هێشتا نەفتم وە نەگرتیا کابراش هەیە فەقیرە هیچی نییە بەچ بکری نەفتی بەس 4-5 بەرمیل چکوتەکەن شاخایە ساردا پێدابی ناکرد بیان کرد آخر پارەی نییە آخر فەقیرە حالم داوا لە حکوومەتی هەرێمەکەین نەفتم دەتێ هەندی زووە ئەو منتیقە بە خۆت دەزانی ناوچەی سارد و شاخاویە بە تایبەتی سنووری باڵەکەتی هەتا دێتە ئەو منتیقەی مەرگە سۆروانە حکوومەتی هەرێم قۆڕغی کردێ بازارەکە هیوادارم چاوەک بە بازار و بە تایبەتی بە بازار چاوەش پێدا بخشێنەوە لە ئەوەی نرخینەوە تۆزێک دابەزین 2 ساڵە یەک بەرمیل وەرگیراویش 2 ساڵ پێش ئێستا نەوەڵا هەر ئەم بە خۆمدارم هینابوو ساڵی ڕابردوو مەناچاری هەر چەندە شتێکی خراپە دار بڕین و برێن ئەو دارستان و پاوانە بەڵام ناساریە کاکە چ دەکەی. هاوڵاتیانی دەڤەری سۆران 2 ساڵە تەنها یەک بەرمیل نەوتیان وەرگرتووە. لە ناچاریشدا و بۆ خۆگەرمکردنەوە و ڕەوانەوەی سەرمای زستان هاوڵاتیان ڕوو دەکەنە چیاکانی ناوچەکە و بەداربڕین نەبوونی سوتەمەنی قەرەبوو دەکەنەوە. بە بڕوای چالاکانی بواری ژینگەش بڕینی دارەکان و بەکارهێنانی لە جێگای نەوت و سوتەمەنی ژینگەی ناوچەکە بەرەو لە ناوچوون دەبات و لە داهاتوودا کاریگەری خراپی لەسەر سروشتی دەڤەری سۆران دەبێت. بێگومان کاریگەریکی زۆری دەبێت لەسەر ژینگەی ناوچەکە لەسەر تەندروستی هاوڵاتیان لەسەر تەواوی سروشتی کوردستان و ئەو کاریگەریانەش بێگومان تەسیراتێکی زۆری دەبێت و وەک باسیشم کرد ئێمە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی فشارەکانی خۆمان تورتر دەکەینەوە بۆی هاوڵاتیان ئەم ساڵ پەنا بۆ داربڕینەوە. بێباچی دوو حیزبی دەسەڵاتدار وای کردووە ڕۆژ دوای ڕۆژ ژیان و گوزەرانی هاوڵاتیان بەرەو خراپی بڕوات و لە جیاتی دۆزینەوەی چارەسەر بۆ کێشەکان نرخی شتومەکەکان لەسەر هاوڵاتیان گرانتر دەکەن و بەرپرسان هەوڵی قۆڕەخکردنی بازار دەدەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.